باران هەندێک جار بەسوودە و وەک بەخششێکی خوددا بۆ بەندەکانی سیر دەکرێت. هەندێک جار زۆربوونی کارەسات و ئاستەنگ و زیانی گیانی بەدوای خۆیدا دەهێنێت. ئێرە پردی دەرەدۆیینە کە ئیدارەی گەرمیان بە ناوەندی پارێزگای سلێمانیەوە دەبەستێتەوە. ڕۆژانە سەدان ئۆتۆمبیلی بازرگانی و هاوڵاتی و گەشتیار هاتوچۆی بەسەرەوە دەکەن. بەڵام بارانی ئەم ساڵ و بەتایبەت ئەم چەند ڕۆژی ڕابردوو دوور نییە تەمەنی ئەم پردە بە تەمەنە کەم بکاتەوە. بەش بە حاڵی خۆمەوە سایەقێک ئەگەر خۆم بە تەنها بڕۆم بۆ ئەوێ لە حەزەرام ئایا من ئەتوانم لەو ماوەیە کە بۆ کەلارەسم بەسەر ئەم جسرا بە سەلامەتی بپەڕێمەوە یانە بەڕاستی ئەترسم. ئایا شۆفێرێک چه هەڵوێستی هەبێ، شۆفێرەکانی کێ هەڵوێستیان چۆن بێ، یاخود نەفەر چی بکە لەم حاڵەکاتە. ڕێگای بەدی لە ئێستادا ڕێگای بناری بەمۆیە بە ناحی مەیدانە، ئەو ڕێگایش بە ناوچەکانی بناری بەمەوە تێپەڕێ، ئەوش بۆ خۆی ناوچەیەکی شاخاویە، چەند پردێکیش ئەکەوێت ئەو ڕێگایەوە. پردەکانی ئەوێش زەمانی ئەوەی نییە بە تایبەت ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان بۆ و کێشە قورسەوە بەسەریا تێپەڕێ. بۆیە توانم بڵێم جارێکی تر گرفتمان هەیە لەوەی کە ڕێگا بەدیلەکانیشمان وەکو پێویست نییە و ئاستەنگی بۆ ئەوانیش دروستە بێ. لەلایەن مەحکەمەوە مەترسی ڕووخانی پردەکان ئەنجومەنی پارێزگای سلێمانی هێناوەتە سەرخەت بۆ بەدواداچوون و دروستکردنی فشار لەسەر لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی هەرچی زووە کار بکرێت ئاوڕێکی جدی لە پردەکان بدرێتەوە. چونکە پێیان وایە بەشێک لە پردەکان ئەگەر ئەم ساڵ بەهۆی ئاوی لافاوە نەڕووخابن گرنتی نییە ساڵێکی دیکە بمێنن و نەڕمێن. توانن بە زووترین کات ئەم ڕێگاوبانانە چاکەینەوە، چونکە بەداخەوە ماوەی چەند ساڵێک ئەم ڕێگاوبانانە نە نۆژەن کراونەتەوە نە ڕێگای تازە دروست کراوە. هەر ئەو ڕێگە کۆنانن ئەمانەش وردە وردە بەرەو تێکچوون بەرەوداڕمان نەڕۆنەوە و پردانەی بە تایبەتی پردی دەرەدوین لە سنووری ڕێگای نێوان دەربەندی خانکەلار کە گرفتێکی زۆری بە هاوڵاتیان دروست کرا و بەداخەوە پێشتری بودجەیەکی زۆری بۆ دانراوە کەچی هەر فەشەلی هێناوە. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕۆژانە نووسرا و یاداش ئاراستەی ڕێگاوبان و لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە ئەم ڕێگانە هەمووی تێکچوون. بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی بودجەوە داواکاریەکانمان ڕەنگە وەکو پێویست جێبەجێ نەکرێت یاخود بەشێکی کەمی جێبەجێ بکرێت. بۆیە حەق وایە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات بودجەیەکی تەواوی دروست بکات واز لە هەموو شتێک بێنێت تەنها هەموو خەمی چارەسەرکردنی کێشەی ڕێگاوبانەکان بێت. لای خۆشیەوە بەڕێوەبەرایەتی ئاوەدانکردنەوە و ڕێگاوبانی پارێزگای سلێمانی ڕایدەگەیەنێت. ملیۆنەها دۆلاریان پێویستە بۆ ئەوەی پردێک سەر لە نوێ بۆ ئەو ڕێگایە دروست بکەنەوە. لە ئێستادا هاتوچۆ بەسەر ئەو ڕێگایە تاجی مەترسیە و تەمەنی ئەو پردە 65 ساڵە و مێژووی دروستکردنی بۆ ساڵی 1954 دەگەڕێتەوە. ئەمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بودجی زۆر کەممان لە بەردەستەیە کە دەرەقەتی ئەو پردە ناین. ئەو پردە بودجێکی زەبەلا هەیە لە مەلایەن دۆلار تێپەڕێت. لەبەرەوە بێ حکوومەت ئەوڕێک جدی لێباتەوە و بودجێکی وەتەرخان کە ئێمە خەمی ئەو مەسوولمان نییە بەڕاستی ئەم مەوسمەوە لە کۆتاییە ئێمە خەمی مەوسم و ساڵی داهاتوو ساڵانی داهاتووترمانە چونکە ئەو کێشەیە بەردەوام بێ ئەگەر لە ئێستا بودجێ وەتەرخان نەکرێ و نەچێتە بواری جێبەجێکردن ساڵی داهاتوو کێشەکە زۆرترە بێ. لە ئەگەری داڕمانی پردی دەرەدۆین شۆفێران بە ناچاری پێویستە ڕێگەی مەیدان بناری بەمەوە بەکاربهێنن بەپێی گوتەی شارەزایانی بواری هاتوچۆ. پردەکانی ئەو ڕێگەیش بۆ هاتوچۆی ئۆتۆمبیلی بار هەڵگر گونجاو نین. ئەمەش ئاستەنگ بۆ هاتوچۆی ئۆتۆمبیلەکانی مەرزی پەروێزخان و پشتە دروست دەکات. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ڕێگای نێوان ئیداری گەرمیان دەربەندی خان.